خوای بەخشندە و میرەبان بنەرانی عزیزی پەیامی ڕۆژ سڵاوتان لێبێ خۆشحاڵین جارێک کەش لەگەڵ هاوکارم جەلال لە بەرنامەیەکی نوێ داهاتینەوە خزمەت عزیز هیوا خوازین سەرجەم بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. بناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت عزیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ لە هەرجەیەکەن بە هیوای تەندروستی و لەشتاقی بۆ هەموو لایەک. سپاس بۆخوا کە بەرەبەرە بە تایبەتی لە پارێزگای سلێمانی ڕێژەکانی توشبوون با کۆرۆنا یاخود ئەوانەی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون حاڵەتەکانیان کەمتر دەبنەوە و پاک بوونەتەوە بۆ هیوایی کە هەرچی زووە کۆنتڕۆڵی ڤایرۆسی کۆرۆنا لە سلێمانی و لە هەرێمی کوردستان ڕابگەێنرێت. هەندێک بڕگە بابەتیشمان بۆ ئامادەکردوون دیارە هێشتا هەر باس و خواسی کۆرۆنایە بەڵام دەمەوێ کە یەکێک لە تەوەرەکانی ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون بەراوردێکی هەرێمی کوردستان یا کەرەنتینە لە هەرێمی کوردستان بە وڵاتانی دیکە بکەین بە تایبەتی وڵاتێکی وەکو مالیزیا کە هێشتا بە شێوازێکی ئەوتۆ کۆرۆنا لە وڵاتە تەشەنی نەسەندووە وەکو وڵاتەکانی دیکەی ئەوروپا. بۆیە دەمێ بزانم خەڵک لەوێ چۆن کەرەنتینە کراوە ڤایرۆسەکە چۆن سەریەڵدا بە تایبەتیش هەمووشمان دەزانین لە هەرێمی کوردستان ئێستا خەڵک چۆن کەرەنتینە کراوە. بۆیە تەوەری یەکەمم تەرخان کردووە لەسەر کەرەنتینەی خەڵک لە مالیزیا. تەوەری دووەمی بەرنامەکەشمان دیارە لە کەرکووک هەندێک گەڕێکی کوردی بە تایبەتی کە ڤایرۆسی کۆرۆناتیاندا تۆمار کرابوو هەڵمەتێکی گشتگیری پیاوانی تەندروستی دەستی پێکردو بۆی کە بتوانن حاڵەتەکانی کۆرۆنا لە کەرکووک بە تایبەتی لە گەڕەکە کوردیەکان کۆنتڕۆڵ بکەن کە کۆمەڵی تەندروستی کەرکووک هەستاوە بە بانگەوازێک بۆ ئەوانی کە لە کەرتی تەندروستیا کار دەکەن خۆبەخشانە بێن لەم چەند ڕۆژەیە بۆ کۆنتڕۆڵکردنی کۆرۆنا کار بکەن کە ئێمەش تەوەرێکمان بۆ بابەتە تەرخان کردووە بزانین داواکاری کۆمەڵی تەندروستی کەرکووک چییەوە بانگەوازەکان لەسەر چی دەبێت. لەگەڵ تەوەری کۆتایی بەرنامەکەشمان کە دەمانوێت زانیاریە جیاوازەکانی شار و شارچەکانی هەرێمی کوردستانتان بۆ بگوازینەوە بە تایبەتی بزانین لە دووهۆکەوە بیگرێتە هەڵەبجە لە گەرمیان زانیاریەکان چین و بە تایبەتی حاڵەتەکانی چاکبوونەوە پاکبوونەوە لە ڤایرۆسی کۆرۆنا بەکوێ گەشتووە کە سێتەوەری سەرەکی بەرنامەی ئەمڕۆی پەیامی ڕۆژ دەبێت بۆ هیوایی کە تا کۆتایی بەرنامە بینەرمان بن. بەڵێ جەلال بەپی پێشبینەکانی کەشوهای گیان بڕیارە تا ڕۆژی یەکشەمە بارانباری بەردەوام بێ بەس بزانین ئەمڕۆ پێشبینەکانی کەشوها چۆنە پێکەوە بینەری بڕگەی کەشوها دەبین. بینەرانی عزیز بابەتی یەکەمیان وە کاماژەم پێکرد باسکردنە لەسەر ئەوەی کە بزانین کەرەنتینە لە مالیزیا چۆنە یا خەڵک کە لە وڵاتی مالیزیا کەرەنتینە کراون بۆی ڤایرۆسی کۆرۆناوە چۆن کەرەنتینە کراون حکوومەت چۆن لە هاوڵاتیان دەپرسێتەوە دیارە خۆشمان دەزانین لە هەرێمی کوردستاندا کەرەنتینەکە چۆنە بۆیە میوانێکی تایبەتمانە بێت لە مالیزیاوە کەویش بەڕێز مامۆستا نەوزاد هەمەوەندی مامۆستای زانکۆیە مامۆستا سڵاوی خوا لێبێت ئەگەر لێەوە دەست پێ بکەین بابزانین کۆرۆنا لە مالیزیا چۆن سەری هەڵداوە تا ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لەوێ تا چەندە لە کۆنتڕۆڵ دەرچووە. سڵاو لە ئێوە و سڵاو لە بینەرانی خۆشەویستیش.
لە سەرەتادا مالیزیا وڵاتێکی سەلامەت بوو، هیچ کەیسێکی تێدا تۆمار نەکرابوو، بەڵام تەشەنەکردنی ئەم پتا بۆ دوو هۆکار دەگەڕێنەوە. یەکەمیان خێزانێکی سێ کەسی بوون کە یەکەچیان منداڵێک بوو لەگەڵیان بە ڕێگای وشکانی لە وڵاتی سنگاپورەوە داخلی وڵاتی ویلایەتی جهور بارۆ ببوون کە لە کۆنتترۆلی فڕۆکەخانەکان دەرچوو بوون. وە کۆبوونەوەیکی ئاینی بوو لە مزگەوتێکی نزیک کوالالامپور، نزیکەی 16,000 کەس بەشداری ئەو مەراسیمە بووبوون کە دواتر ئاشکرا بوو 2 کەس لە مەراسیمەدا هەڵگری ئەم ڤایرۆسە بوونە و بەرکەوتەی زۆریان هەبووە لەگەڵ ئامادەبوانی مەراسیمەکە. و لە دواتردا لە دوای تەشەنەکردنی ئەم ڤایرۆسە کە بە شێوەیەکی بەربڵاو و خێرا بڵاو دەبێتەوە، لە 16 سێ بڕیاری قەدەغەکردنی هاتوچۆ درا بۆ ڕێگریکردن لە تەشەنەکردنی ئەم ڤایرۆسە. هەر بۆ ئەمە بەستە سەرۆکوەزیرانی مالیزیا محیەدین یاسین لە بڕیارێکی بە پەلەیدا بڕیاریدا بۆ وەستاندنی کۆبوونەوەی ئاینی و کۆمەڵایەتی و تاخستی دەرگای قوتابخانە و زانکۆکان و معبەدەکانی هند و چین، وەستاندنی هەموو دام و دەستگاکانی حکوومەت بۆ ماوەی 14 ڕۆژ کە درێژێ بکێشێت تەنها ئەو شوێنانەمانەوەکە خۆراک و پێداویستی ڕۆژانەی خەڵکی لێ دەست دەکەوێت. وەرە شوێنی توندگرتنانە بەر لە فڕۆکەخانەکان و دەواازەکانی هاتن ناوەی وڵاتی مالیزیا، وە دەبێت پشکنێکی بڕیاری پشکنینێکی توندرا بۆ کەسانێک کە دەگەڕێنەوە وڵاتی مالیزیا کە سەرڕای ئەم زیانە ئابوووریانەی بە حکوومەتی مالیزیا کەوت بۆ نمونە زیانی 40 ملیۆن ڕینگت کە دەکاتە 10 ملیۆن دۆلار تەنها زیانی بەر هۆتێلەکانی مالیزیا بوونەوە کە لە 22 تاکو 29 هۆی پوچەلبوونەوەی ئەو تکتانەی کە بووک کرابوون کە حەجز کرابوون لەلایەن گەشتیارانەوە هەمویان کەنسڵ بوونەوە، چونکە بەڕێوەبەرایەتی نشینگەی مالیزیا پێشبینی هاتنی 3.26 ملیۆن گەشتیاری چینی دەکرد تەنها لە وڵاتی چین بە پێی داتاکانی ساڵی 2018 نزیکەی 2.94 ملیۆن گەشتیار سەردانی ئەم وڵاتیان کردبوو کە لە ئێستادا چارەجی ئەم ژمارەیە نهاتوونەتە مالیزیا. زۆر باشە ماوەستا نۆزاد، واتە ئەو کاتەی کە بڕیاری قەدەغەی هاتوچۆ لە مالیزیا درا ڕێژەکە چەند بوو ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا کە لە ئێستادا ڕێژەکە پێم وایە 30,000 کەسی توشبوونی تێپەڕاندووە، نزیک بە 6 حاڵەتی گیان لە دەستدانیش هەیە. بەڵێ ئەگەر بین سەرەتا چاوێک بە کیسەکانی جیهاندا بکەین تا کاتژمێر 2,432,140 کەس لە جیهان توش ببوون، 82,100 کەس مردوون بە گشتی و خۆشبەختانە 302,247 کەس چاک بوونەتەوە. بەڵام ئەگەر بین داتای مالیزیا بە تەنیا ئاماژە تێ بکەن، مالیزیا تا سەعات 2 نیوەڕۆی لای خۆمان کە دەکاتە نۆی لای ئێمە کە دەکاتە نۆی لای ئێوە، تەنها مالیزیا 3,963 کەسی هەبووە، تەنها ئەمڕۆ 7 کەیس هەبووە، 1 کەس مردووە ئەمڕۆ. بە گشتی مردووەکانی مالیزیا 62 کەسن، بەڵام مایە خۆشحالێکی زۆرە کە لە وڵاتی مالیزیا لە چاو ئەو پشتوانە 1321 کەس چاکبوونەتەوە. لە ئێستادا 2,579 کەس ماونەتەوە لە هەڵگری پەتای ڤایرۆسی کۆرۆنا، چونکە ئەگەر بین مالیزیا تەقسیم بکەین بە 14 ویلایەت یەکتی بە ژمارەی دانیشتوانەکەی 30 ملیۆن کەسە. کەواتە ئەو کاتێک کە بڕیاری کەرنتینە درا یاخود قەدەغەی هاتوچۆ حاڵەتەکان چەند بوون؟ لە سەرەتادا وەکو ئاماژەم پێکرد گەیشتە 20 کەس لەسەر تاسەری مالیزیا 30 کەس بوو؟ بەڵێ هەر بۆ نمونە لە زانکۆیەکەی ئێمە لە ویلایەتی جهور بارۆ سەرەتا لە کوالالامپور سەری هەڵدا، دواتر هەر لە زانکۆکەی خۆمان 3 حالەت دروست بوو، یەکەچیان مامۆستایەک بوو کە بەرکەوتەی هەبوو لەگەڵ قوتابیەکانی و لەگەڵ خوێندکارەکانی، دواتر ڕێژەکە زیادی کرد. ئەو پرسە لەلای حکوومەت تەشەنەی سند و حکوومەتی ناوبراوی مالیزیا هەسا بە تەرخانکردنی بڕی
50 ملیار ڕێنگت کە دەکاتە 58 ملیار دۆلاری ئەمریکی پس بەرەنگاربوونەوەی ئەم بەتایە بۆ بڕیاری قەدەغەکردنیدا لە 16 بەڵ زۆر باشە مامۆستا نۆزاد ئەو بڕەپارەی کە تەرخان کراوە چۆن سەرف دەکرێت لە مالیزیا ئایا ئەم پارەیە بۆ ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە تەرخان کراوە ئەم ڕێکارانەوەش دەکرێتەوە کە خەڵکێکی لە ماڵەوە کەرنتینە کردووە بە بێنان بەبێ ئەوەی کە موچە و داهاتێک لەم ڕۆژانەی کەرنتینەیە بتوانێت پیا بکە ئایا ئەو پارەیە هیچی تەرخانەکە بۆ هاوڵاتیەکانی یاخود تەنها بۆ لیژنەکانی ڕوبەڕووبوونەوە تەرخانی دەکات بۆ پێداویستە پزیشکیەکان تەرخانی دەکات بەڵێ پرسیارەکە زۆر جوانە وەک ئاماژەم پێکرد سەرەڕای ئەو هەمووەسیانە ئابوووریەی بەرهەڵات مالیزیاکەوت وەزیرانی مالیزیا سەرۆکوەزیرانی مالێزیا محەممەد یاسین هەستا بە تەرخانکردنی پڕی 58 دۆلاری ئەمریکی بۆ بەرەنگاربوونەوەی ئەم هەیە کە ئابووری ناسان بە گەورەترین ژمێ بەرەنگاربوونەوەی هەژماری دەکەن لە ناو تا ئێستا شتیوانە بووە لێدوانێکی ئەنجومەنی وەزیران یاس ئەم بڕەپارەی تەرخان کرد بۆ خۆشگوزەرانی خەڵک و پڕێکی بۆ بەرەنگاربوونەوەی هەتای ڤایرۆسی کۆرۆنا و دڵنیاییشیدا هاوڵاتیەکانی خاوەن شوفێری و خاوەن چێشتخانەکان و خاوەنەکان کەسانی بێ موچەیەک مانگانە لەسەر کارە ڕۆژانە دەژین بڕیارێکی زۆر جوان دەرکات بۆ ئەوە کە هەر هاوڵاتیەک 500 ڕینگت بۆ هەر کەسێک نزیک دەبێتەوە لە 120 دۆلاری ئەمریکی و بۆ هەر خێزانێکی خاوەن زۆر دەزانین خێزان هەیە ژمارەیان زۆرترە خێزان پشتیان کەم کرد زۆرترین ئەندام لە خێزانە کە 1600 ڕینگتی بۆ کاتە زیکراوە لە 380 دۆلاری ئەمریکی بڕیاری حکوومەتیش زۆر پازێکی گەرمێکدا لەلایەن هاوڵاتیانەوە بۆی هاوخەمی خۆیان لەبوو هاوڵات دەرببڕن بە بڕیارێکی زۆر گرنگ کرد کە خەڵکێک ناتوانین بەبێ هیچ دارایی و ئابووری ئەم شوپا لە هاوڵاتیان دەکات زۆر باشە ماوەستا نۆزاد ئەو 380 دۆلارە کە بۆ خێزانێک تەرخانی دەکات بۆ یەک مانگە ئایا کەرنتینەکە لە 16 سێەوە تا ئێستا بەردەوامە دیارە تاکەی بەردەوامیش دەبێت وەک ئاماژەم پێکرد لە 14 سی یەکەم بڕیاری هاتوتۆدا بۆ ماوەی 14 ڕۆژ بەڵام کە حکوومەت بینی ڕێژەکە بەرەو زیادی ینی بەرگرتن لەم ڤایرۆسی کۆرۆنا زۆر ئاسانە کاری گەشتکردنەوەی بڕیارەکەی دەکات ئێستاشی لەگەڵ داوێ بەردەوامە ئەگەر بین باس لە چۆنیەتی کەرەنتینەکردن هاوڵاتیان بالضبط ئەوە زۆر مەبەستە چونکە گەر سەیری لای خۆمان بکەی لا ئێمە چوارچێوەی کەرەنتینە حکوومەت هێرێمی کوردستان لە نەپەیوەندیدارەکان بەس لەوەیە دەیبینەوە کە خەڵک لە ماڵەکانیان بە جۆرە لە جۆرەکان کەرەنتینە بکەن و نێنە دەرەوە بیر لێشیان لەوە نەکردوێتەوە کە ئایا چۆن دەبێ و خەڵکە بژیانن لە ماڵەوە و ڕێکارەکانی ئێستا ئەمەی کە باشە لە دوای چلۆش کاتژمێرەکەوەندی ڕێکاری کردنەوەی سۆپەرمارکێت و نانەوەخانەکان و شوێنانی کە پێویستە دراوە بەڵام ڕەنگە هەندێک شوێن هێشتا بە وەکو پێویست ڕێنماییەکان جێبەجێ نەکرێت کە چەند یەکەوێتە ئەستۆی لایەنە پەیوەندیدارەکان هێندێک یەکەوێتە ئەستۆی خاوەن مارکێت و نانەوەخانەکان و شوێنە گشتیەکان ئایا ئەو ڕێکارانە لە مالیزیا چۆن بەڕێوە دەبرێن؟ ئەمە ئەگەر بە ئابووری ناسانە یانی قسەی لەسەر بکەم ئەوە کاری حکوومەتە لە هەر بەرەنگاربوونەوەی هەر پەتایەکیا هەر کێشەیەکیا نمونە لافا و زریان خۆپان هەرچی حکوومەتە ئەرقسەکەی هەڵبستێ و بڕیاری قورس و گام بدەکە لە ئەژەوەی هاوڵاتیان بەڕاستی نازانم تا چەند ئێستا ئاگادار نیمە تەسەوڕم دەکرد بڕیارەکە کە هاوکاری ئەو خەڵکانە کەم دەرامەتن و هیچ داهاتێکی ڕۆژان مانگانەیان نییە من لە باسم کردی حکومەت هەرێمی کوردستان و حکومەتی عێراق
پێویستە دەست بە بڕیارێک بدەن بۆ هاوکاری کردن ئەنها ئەو هاوڵاتیانێک بەرامەت ئەو هاوڵاتیانکە هەنگانەی هەیە چێکیان نییە ڕاتەیەک دەتوانن بەڵام ئەو خەڵکان کە لە سەرکاری ڕۆژانە و کاری ڕۆژانەی خۆیان بەڕاستی ژیانێکی زەحمەت بەڕێ دەکەن و تەسەوڕان کە ژیان کەرەنەکردن کە من ناوە پەناگەی سەلامەتی ئاڵەکانمە وەک پەناگەی سەلام شارکی ناتوانانی بەبێ داهات بەبێ دارایی بەبێ پارە بەڕاستی بەندبی لە ژووری تکام وایە لە هاوڵات هەرێک بێ لە ماڵەکانی خۆیاندا بێنەوە ئەگەر زۆر جار لە سۆسیال دەبینم زۆر گلەی لە هاوڵاتیان دەکەن چینێکێ هەردێنێتەوە بەڵام وەک ئاشکرا لە هەموو کۆمەلگا چینێکەیە کە پابەندی ڕێنمایەک یا جیاواز دەکەێت هاوڵاتیەکانی ڕێژێ لە مالیزیاش بەڵام ڕێژە کەم خەڵک زۆر زیاد تەندروست و هەست بە ئارامی دەکات لە ماڵەکەیانەوە بەڵام ئەوە نیە کە هیچ کەس بێتە دەرەوە زۆر جار لە پاکۆنە دەبینم خەڵکانێک دێنە دەرەوە ڕێژەکە زۆر ماوەستان وزار من دەمەوێت ئەوەش بزانم ئایا ڕێکارەکانی دیکەی کەرەنتینەکردن لە مالیزیاە چۆنە بە تایبەتی لەوەی کە هاوڵاتیەکە گەر لە ماڵەوەی جگە لە تەرخانکردنی ئەو بودجەیە کە حکوومەت دابینی کردو ئایا خزمەتگوزاری دیکەیان پێدەگات یا خزمەتگوزاری گشتیەکان تا چەندە وەستێنراون لە مالیزیا خزمەتگوزاریەکان وەکو ئاو کارە بە ئەوان هەر پێشتر کێشەیەکیان نەبووە من ئەگەر نمونە وەرگرین لە نمونە چاو لە وڵاتی چین لە سەرەتای سەرهەڵدانیان ڤایرۆسە لە وڵاتی چین کە سەرەتا لە وڵاتی چین و لە ویلایەتی یوبی لە شاری این هیچ بژاردەیەکی تری غەیری کەرەنتینەکردنیان لە ماڵەکانی خۆیاندا بمێننەوە کە ئەوەش سەرکەوتێکی ماوەستان وزارە گەر ببوورە لەسەرم بوەستی دەچمە لای زانیاریەکی ڕێنمایەکانی تەندروستی تاوەکەتێک هاوکارانم گرفتی ساوتی جەنابیشت چاک دەکەن پاشان دەگەڕێمە وڵات بینەرانی عزیز دەچینە لای هەندێک ڕێنمایی تایبەتی تەندروستی دوایی دێنەوە خزمەتتان و لە سەر پەیامی ڕۆژ بەردەوام دەبین. ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵداو دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاوبەوە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پشبین و کۆکا. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکا، هەناسەی توند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەدواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکوڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵغ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەستنەدان لە دەسکی دەرگا و دیوار، لە کاتی ڕیزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن، بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان.
بینەرانی عزیز دەچمەوە مالیزیا لای میوانەکەم ماوەسا نەوزات هەماوەندی ماوەسای زانکۆ ماوەسا دووبارە سڵاوی خوا لێبێت ئەگەر لێەوە دەست پێ بکەینەوە ئایا لە کاتێکا هەموو خزمەت گوزاریانە حکوومەت دەیخاتە بەردەم هاوڵاتیان ئیدی ئێستا دەبێ نیگەرانی هاوڵاتیان لە چیا بێت کە بۆ نمونە بە کەرەنتینە بێتاقەت بن یاخۆت نیگەرانیان هەبێت چه نیگەرانیەکی دیکەیان هەیە؟ هاوڵاتیان تەنها خەمی بژێوی ژیانیان بوو کە ئەگەر سەرەتا حکوومەت ئەو بڕیارەی نەدا بوو زۆر لە خەمی دابینکردنی خۆراک و خواردنیان بوون بەڵام دواتر لەگەر ئەم بڕیارەی حکوومەت هاوڵاتیەکان بەڕاستی خەمێکی ئەو تۆیان نەما بەڵام لە هەموو کۆمەلگا کەس دەکەین زیاتر کە بە بڕیاریمانەوە دەدرێت لە ماڵەوە تۆزێک سترێس بۆ هاوڵاتیەکان دروست دەبی ناڕەحەتی دروست دەبی چونکە لە هەر ئەپارتمانتێک مەسەلەن دەبی شوێنی قاعی ریاضە و ئەوانە هەبوو هەموو شتەکان داخرایەتەنها ئەو کەسانە لە ماڵەکانی خۆیان دەبینێن ئەگەر بۆ پێداویستێکی زۆر زەڕور نەبی ناتوانێت بێتەوە و لەو چەند ڕۆژەی دواتر جێیش و کارمەندانی تەندروستی بە بڕیاری سەرۆکی وەزیران کە بڕیارێکی بەپەلەی دەرکرد بۆ تند و تۆڵکردنی هەموو سنوورەکانی مالیزیا بۆ داخل نەبوونی هیچ کەسێک بە نایاسایی و تند و تۆڵکردنی فڕۆکەخانە کە لە ئێستادا داخرا فڕۆکەخانەکان بەڵام و سیستەمی بۆ دانراوە ئەگەر لە هەر حالەتێک بڕیار بدرێ فڕۆکەخانەکان بکرێنەوە یان سنوورەکان بکرێنەوە بە تونترین ڕێوشوێنی تەندروستی دەبی هاوڵاتیان داخلی وڵاتی مالیزیا. زۆر باشە ماوەستا نەوزات لێرە قسەیەک هەیە کە زۆر دەوترێت لەوەی کە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا زیاتر هیچ جۆرە حاڵەتێکی کۆرۆنایان تێدا دەرناکەوێت و لە دوای دەڕۆژ کەمتر لە دەڕۆژ پاک دەبنەوە لەم ڤایرۆسە. ئایا ئەوانەی کە لە مالیزیا تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبن حاڵەتەکانیان پێدەردەکەوێت بە تایبەتی ڕێژەی توشبوونی گەنجان لەوێ چۆنەوە ئەوانەی کە مردوون ئایا ئەمانە بە تەمەنن یاخود نەخۆشی درێژخایەنیان هەبووە یا نار گەنجیشیان تایە و ئەوانشی کە مردوون تیان نابووە کە هیچ جۆرە نەخۆشیەکی لەگەڵان نەبووە؟ ڕاستە بەپێی ئەو داتانەی کە ڕۆژانەدا سەیری دەکەم دەبینم کەمترین ڕێژە بە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا گیان لەدەست دەدەن. گەر بە نمونە مالیزیا بینەوە لە 3963 کەیس تەنها 63 کەس مردووە، یعنی ڕێژەکی زۆر کەمە 1321 کەس تاک بوونەتەوە کەواتە ئەمە وا پیشان نادەکە ئەم ڤایرۆسی کۆرۆنایە زۆر کوشن دەبێت بەڵام ئەوە لەگەڵ ئەوەدا نییە کە هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکانی تەندروستی نەبنیا پاک و خاوێنی خوان نەپارێزن و نیشانەکانیان تا دەرەکەوێت ئەوانەی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبن؟ بەڵێ. نەخۆشخانەکان چی؟ ئەوانەی کە تووشی ڤایرۆسەکە بوون ئایا لە نەخۆشخانەکاندا حاڵیان چۆنە لەو ماوەی کە تاو کاتێککە لە ڤایرۆسەکە لە کۆڵیان نەبووەتەوە ئایا بۆ نمونە پێویستیان بە ئامێری هەناسەی دەستکرد هەیە دەچنە ژێرە و جۆرە چاودێریە وردانەوە؟ بەڵێ ڕێژەکی زۆریان ئەوانەی کە زۆر بەتەمەنن پێویستیان بە ئامێری هەناسەدان دەبی چونکە لەوانەیە مەسەلەن نەخۆشی تری لەم کەسەدا هەبێت توانای بەرەنگاربوونی ئەم ڤایرۆسەی نەبی و زیاتر ئەو خەڵکی گەنج و کە ئەو کەسانەی مەناعەی جسمیان زۆر باشترە هەرگیری لەشیان بەهێزترە کەمتر پێویستیان بە ئامێری هەناسەدان دەبی کە بەڕاستی ئەو اختصاسی من نییە بە وردی بچمەنە و ناوەڕۆکی بەڵام ئەوەی بەرچاوە و دەیبینین کەمترین ئەو کەسانی کە گەنجن پێویستیان بە ئامێری هەناسەدان دەبێت. زۆر باشە ماوەستا دیارە لە هەموو کۆمەلگەیەکدا توێژی فەقیر بە دڵنیاییەوە هەن خەڵکی فەقیر و هەژار هەیە. لە هەرێمی کوردستان ئەوەی کە لە ئێستادا بیری لای خەڵکی فەقیر و هەژار بێت خەڵکی خێرخواز و دەستگا خێرخوازیەکانن کە
ڕوون و ئاشکران چۆرکار دەکەن کە بەداخەوە خەریکەوانش سنووردار دەکرێن و حکوومەتی دەیەوێت خۆی بە ناوی خێرخوازەوە هاوکاریەکان کۆ بکاتەوە و ئەگەر بیکات ڕادستی هەژارانی بکە. ئایا لە مالیزیا چۆنە؟ بە دڵنیایەوە دەبێت ڕێژەیەکی هەژار هەبێ. ئایا حکوومەت خۆی ڕاستەوخۆ لەم خەڵکە هەژارە دەپرسێتەوە یاخۆت خەڵکی خێرخواز و دەستگای خێرخوازیش لەوێ لەیان دەپرسێتەوە؟ وەک ئاماژەم پێکرد حکوومەت هەڵسا بە ئەرکەکە و گوێم لێ نەبووە لە هیچ هەواڵێکیش نەبینیوە خەڵکی خێرخواست مەسەلەن هاوکاری خەڵکی دەوڵەمەند خەڵکی هەژارەکان هاوکاری بکە لەوانەشە هەبێ بەڕاستی چونکە وڵاتێکی موسڵمانە خەمی هاوڵاتیەکانی خۆیانە و من دەستخۆشیش لە خەڵکی دەوڵەمەندی کوردستان و عێراق دەکەم و هەموو ناوچەیە کە ئەرچی سەرشانی خۆی جێبەجێ بکات چونکە ژیان بە هەژار و بە دەوڵەمەندەوە جوانە و بۆشمان دەرکەوت لە ماوەی ڕابردوودا چەند کەسێکی دەوڵەمەند و سەرمایەدار هەستان بە هاوکاریکردنی خێزانەکەم دەرامەتەکان کە هەستیان بە بەرپرسیارەتێکی گەورە کردووە کە دەزانێت لەگەڵمان نبوو مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ زانیاریەکانت. ئازیزان دوای ناوبڕێک دێنەوە لات. وەک دەزانن هەواڵەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا جێگەی دڵخۆشین بۆ پێی کە ڕۆژانە چەندین کەس هەڵگری ئەو ڤایرۆسە لە هەمان کاتیشدا ڕێژەیەکی بەرچاو هەڵگری ئەو ڤایرۆسانە چاک بوونەتەوە و دەخوازین سەرجەم ئەوانەی تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون چاک ببنەوە. ئێستاش دەچینە لای بڕگەی یادەوەری بزانین ئەو ڕووداوە مێژوان لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ ڕوویان داوە چین پێکەوە بینەری دەبین. هەشتی چواری ساڵی 1970 کۆچی دوایی سوڵتانی عوسمانی سوڵتان عەبدولحەمید یەکەم لە تەمەنی 66 ساڵیدا و زیاتر لە 15 ساڵ جڵەوی حکمی لەدەستدا بوو یەکێک بووە لە سوڵتانە بەهێزەکانی عوسمانی. هەشتی چواری ساڵی 1962 لە دایکبوونی بانخوازی کاریگەری ئیسلامی میسر دکتۆر محەممەد حەسان دکتۆرەی لە زانکۆی ئەزهەر و زانکۆیەکی ئەمریکی بەدەستهێناوە ناوبراویەکێکە لە زانە و وتاربێژە ڕەوانبێژەکانی میسر و وتار و ئامۆژگاریەکانی کاریگەریەکی زۆریان هەیە و لە ئێسادا بە تەندروستێکی باشەوە تەمەنی 58 ساڵی خۆی دەگوزارێنێت. دکتۆر محەممەد حەسان لەگەڵ بەرنامە تەلەڤیزیۆنەکانی و دەرس و وتارەکانی مزگەوت و ئەرکی وتاربێژیدا نووسەرێکی با سەلیقە و وردیشە لە بواری پەروەردە و بیر و باوەڕ و فکری ئیسلامیدا حەقیقەتی تەوحید و پێشەوایانی هیدایەت و کەلاوەکانی تاریکی و ئاژاوی نێوان هاوڵان و چەندانی دیکە لە کتێبە نایابەکانی ناوبراون. هەشتی چواری ساڵی 2000 کۆچی دوایی سیاسەتمەدار و نووسەر و ڕۆناکبیری کورد ئیبراهیم ئەحمەد فەتاح ناسراو بە بلەی ئەحەڕەش لە شاری لەندەنی پایتەختی بەریتانیا و لە تەمەنی 86 ساڵیدا ناوبراو بەکاری ڕۆناکبیری و سیاسی و یاساییەوە سەرقاڵ بووە بۆ نەتەوەکەی بە یەکەم نووسەری ڕۆمان نووس دادەنرێت لە باشووری کوردستان و ڕۆمانی ژانی گەلهی ئەوە. ئیبراهیم ئەحمەد ساڵی 1937 کۆلێژی یاسای زانکۆی بەغدای تەواو کردووە. ساڵی 1939 بۆ ماوەی 10 ساڵ گۆڤاری گەلاوێژی دەرکردووە. ماوەیەکی زۆریش خاوەن ئیمتیاز و سەرنووسەری ڕۆژنامەی خەبات بووە بە دامەزرێنەری سەرەکی پارتی دیموکراتی کوردستان دادەنرێت و پاشتر بەهۆی ناکۆکیەکانی لەگەڵ مەلا موستەفای بارزانی باڵی مەکتەبی سیاسی جیا دەکاتەوە. بەڵێ عزیزان لە شاری کەرکووک دوایەوەی گەنجێک لە گەڕێکێکی کوردنشینەکان هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوو و لەو گەڕەکانەدا کۆمەڵێک پزیشک و کۆمەڵێک چالاکی مەدەنی بانگەوازێکیان بڵاو کردەوە کە ئەو گەنجە کە لەو گەڕەکەدا توش بۆ هیچ پێشینەیەکی ئەوەی نییە کە لە دەرەوەی وڵاتەوە گەڕابێتەوە تو هەڵگری ڤایرۆسەکەی بەڵکو لە ناوخۆی کەرکووکدا تووشی ڤایرۆسەکە بۆیە داوایان لە پزیشکان و کارمەندانی تەندروستی کەرکووک کردووە کە بە شێوەیەکی خۆبەخش کاریان لەگەڵا بکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی
ئەو ڤایرۆسە و هەوڵدان بۆ نێشتن یاخود بڵاو نەبوونی زیاتری ڤایرۆسەکە لە گەڕەکەکاندا. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سەدیق عومەر سەرۆکی کۆمەڵەی تەندروستی کەرکووکمان کردووە. دکتۆر سڵاوی خوات لێبێ. زۆر سپاس سەرچاوم. دکتۆر زۆر سپاستانێکم بۆ دروستکردی ئەم دەرفەتە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزیشە. دۆخی کەرکووک یاخود دۆخی ئەو گەڕەکە بەو شێوازە مەترسی بوو کە بانگەوازێکی بەپە لە بەو شێوازە بدرێت. باش جۆم لە دەنگت نییە بورە. پرسیاری ئەوم کرد دۆخی کەرکووک یاخود دۆخی ئەو گەڕەکە کوردنشینانە بۆ شێوازە مەترسی بوو کە بەڕێستان لە ڕێگەی کۆمەڵێک پزیشکەوە بانگەوازێکی وا ڕابگەێنن کە کۆمەڵێک کارمەند یاخود کۆمەڵێک چالاکی مەدەنی و کۆمەڵێک لە بوارەکانی دیکەیە گروپێک دروستکەن بۆ خێرا ڕوبەڕووبوونەوەی ئەو ڤایرۆسە و بڵاو نەبوونەوەی لەو گەڕەکانەدا. بڵێ ئێمە لاتەن ئاشکرایە و لای هەموو بینەرن ئاشکرایە کە کەرکووک لەژێر هەڕەشەی پەتایەکی ترسێنەر پەتایەکی کوشندە کە پەتایی کۆڕۆنا یا کۆڤید 19ەیە جا بۆ هەوڵدان بۆ بەرگریگرتن لەم نەخۆشیە لەم پەتایە ئێمە وەکو کۆمەڵێک دکتۆر و کارمەندی تەندروستی و ئەندازیار و دەرمانساز بیری ئەوەمان کردەوە ئێمە چۆنچۆنی بەرگری لەم نەخۆشیە بکەین بە تایبەتی لە کەرکووک بگەشتی و بە شێوەیەکی تایبەتی لە گەڕەکە کوردەکان بۆ ئەوە ئەو کۆمەڵەیەمان دروست کرد کە ناویشمان لێنا کۆمەڵەی تەندروستی کەرکووک. ئاواکاری سەرەکی ئێوە لەو کۆمەڵەیە چییە؟ ینی بەتەمان چی بکەن لە ئێستادا بۆ ئەوی ئەو ڤایرۆسە بڵاو نەبێتەوە؟ ئێمە هەموو ڕێکارێکی جیهانی کە لە ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە دێت ئەوە پەیڕەوەکەین و دەست پێەکەین بەکردنەوەی وا ئێستا ڕەنگە لەم ڕۆژانەیە کلینیکێکی ڕاوێژکاری لە نەخۆشخانەی شۆرا و دووهەم ئامادەکردنی نەخۆشخانەی شۆرا و بۆ هەر ئەگەرێکی نەخوازرا و سێهەم دروستکردنی تیمی گەڕۆک کە لە ناو گەڕەکەکانە ئەگەڕێن و بەمەبەستی ئەوەی ڕێنماییکردن بەمەبەستی ئەوەی پاقشکردنی ماڵەکان بەڕشتنی دەرمانی تایبەت هەروەها چارەسەرکردنی نەخۆشی جۆرا و جۆر لەبەر ئەوە کاری قەدەغەکردنی هاتوچۆ زۆر نەخۆشن ئێستا لە ماڵەوە نات خزمەت گوزاری تەندروستی پێیان ناگات هەروە کردنەوەی هێڵی گەرم کە بەردەوام خەڵکی بۆی هەبێت تەلەفۆنمان بۆ بکات و ئێمە ڕاوێژیان بکەین و ڕێنمایەکانیان پێ بگەینین و هەرچی پرسیارێکیان هەبێ وەڵامیان بدەینەوە بە هەمان شێوە کردنەوەی سایتێک لە ئینتەرنێت و لە ئەو پێگەینەکان ئەلکترۆنیەکان کە بە خەڵکی بە هەمان شێوە بتوانن لەگەڵمان بن و ئێمە بە مەبەستی ڕێنماییکردن و ئەوەی پێمان ئەگا بە شێوەیەکی تازە وەکو دەرمانێک تازە دۆزرابێتەوە یا هەرچی شتێکی تازە کە لەسەر ئەم نەخۆشیە هەبێت پێیان بگەینین. زۆر باشە دکتۆر ئەو کەسانەی کە بەرکەوتی ئەو گەنجن کە لە گەڕەکەکەدا توش بۆ کەرەنتی نەکراون یاخود سەمپڵیان لێ وەرگیراوە؟ بەڵێ ئێستا بەگەر ئەم هەلە بخۆست بۆ باسی نەخۆشیەکە بکەم لە کەرکووکە لە هەموو کەرکووکە ئێمە 21 حاڵەت ڕوویدا یەکێکمان گیانی لە دەستدا دەمان ئێستا لە چارەسەرکردن و دەیش چاک بوونەوە ئەوەی کە ڕوویدا ئەوەی ئاخر کەس کە 6 کەس بە یەکەوە دەستنیشانکران ئەوە ئێمە بەڕاستی زۆر لێ ترساین و ترساین تەشەنە بکار لەناو بە تایبەتی گەڕەکە کوردیەکان کە پابندین بە ڕێنماییەکان بە تایبەتی پابندین بە قەدەغکردنی هاتوچۆ
بۆیە ئێمە ڕێکاری زۆر توندمان گرتە بەر و توانیمان ئەوانە جیا بکەینەوە و توانیمان ئەتوانێت تا ڕادەیە کۆنتترۆلی ئەو وەزع بکەین. ئێستا ئەمە 2 ڕۆژێ ئێمە هیچ حاڵەتێکی تازە بەو نەخۆشیە تۆمار نەکراوە. زۆر باشە. لە گەڕەکە کوونشینەکان بە تایبەت وە بەگشتی لە شاری کەرکووک پێداویستیەکانی خۆپارێزی بوونی هەیە کە ئەوەی کە هاوڵاتیان زیاتر کار لەسەرۆ بکەن کە هەڵگری ڤایرۆس یاخۆ تووشی ئەو ڤایرۆسە نەبن. هەڵگری ئەو ڤایرۆسات زۆر قورسە بدۆزرێتەوە، چونکە لەوانەیە ئەو نەخۆشە هەست بە هیچ نەکات و هیچی پێوە دیار نەبێت، بەس تەنها یەک شتێکە کات ئەوەیە ڤایرۆسەکە بڵاوە کاتەوە بۆ لە هەرچی جێگایەک بێ، لە هەرچی گرگەڵ هەرچی کەسێکە هەڵس و کەوت بکە. بەڵام بۆ دەستنیشانکردن نەخێر ئەوان ناتوانم بڵێم ئەتوانی شتی وا بکەین، بەڵام ئێمە ئەتوانین ئەو کەسانەی کە هەڵگری ڤایرۆسەکانیان دەستنیشان کراون ئەوانە جیایان کەینەوە و خەڵکیش لێرەیە بۆ خەڵکی باسەکەم جیاکردنەوە ماناوانی ئەم بەندکردنە یان سزادانە یان شتێک لەو بابەتەیە عەکسەوە ئێمە ئەمە ئەو شتاکەین بۆ ئەوەی برا و خوشک و خزمان و دراوسێ و خەڵکانی تر ئەم نەخۆشیە لەو کەسەوە نەگرن. یعنی ئەبێ ئەمە جێی سپاس بێ، نەک جێی ئەوەی ڕخنە و وا بکەن پابەند دەبن و زیاتریان دوێنەکە بیستم گوایە هیچێکمان هەیە شکمالێتی ڕای کردووە. ئەمە بێگومانە بێتە هۆکاری تەشەنەکردنی ئەم نەخۆشیە. زۆر باشە. دکتۆر تا چەند هاوڵاتیانی کەرکووک بەدەم بانگەوازەکەتانەوە هاتون بۆی هاوکارتان بن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ڤایرۆسە؟ خۆشبەختانە دوای ئەوەی ئەو بانگەوازەم بڵاو کردەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان، خەڵکانێکی زۆر خەڵکانێکی ئەتوانم بڵێم سادە و ئاسایی، خەڵکانێک کە پسپۆرن لە بواری تەندروستیە، خەڵکانێک پسپۆرن لە بوارەکانی ترا تەلەفۆنیان بۆ کردون و ئێمەش وەکو سەرەتا تەنها ئەدرسەکانیانمان وەرگرتووە، ناونیشانمان وەرگرتووە لەگەڵ ژمارەی تەلەفۆن و ئیشەکانمان پۆلین کردووە کەی بمانەوێت تەنها بە یەک تەلەفۆنێک ئەتوانین دەست بە ئیشەکانمان بکەن. ئێمە زۆر هەوڵدەین ئیشەکانی ئێمە لەو کاتە بێت کە نەخۆشیەکە لە کۆنتترۆڵە بەرەویان بەرەوە بڕوە لە کۆنتترۆل دەربچێت تا ئێمە بێنە سەرجادە و کارەکانی خۆمان جێبەجێ بکەین، چونکە ئێمە ئامادەکاری باشمان بۆ ئەو ئیشە کردووە و خەڵکانێکی باش لەگەڵمانن بە هەست و سۆزێکی نیشتیمان پرەورانەوە. زۆر باشە دکتۆر، ئەگەر زانیاریت هەبێت بە گشتی ڕۆژی ئەوانەی کە هەڵگری ئەو ڤایرۆسان تووشی ڤایرۆسەکە بوون، ڕۆژی تەندروستیان لە چ قۆناغێکدایە؟ ئێمە ئێستا باس نەخۆشەکان بکەین پێشتر کە ئێستا نەخۆشن و لە بڵێن جیاکراونەتەوە، ئەوان خۆشبەختانە من ڕۆژانە پەیوەندی تەلەفۆنم هەیە لەگەڵیانە، هەمویان زۆر باشن، تەنانەت ئەو نەخۆشەی کە یەکەم جار توش بوو ئەو لە هەمویان ئێستا باشترە، هەمویان بەرەو چاکبوونەوە ڕۆن. بەڵام ئەوەی کە ئێستاچێ لەژێر چاوەدێریان ئەوانیش تەندروستیان باشە، ینی بە شێوەیەکی گشتی نەخۆشیەکە بیان ئەم پەتایە بڵێن لە شاری کەرکووکە بەو قورسیە نییە، چونکە ئێمە لە 21 دانە تەنها یەکێک جانی لەدەستداوە، ئەویش زۆر بەتەمەن بوو، کۆمەڵی نەخۆشی درێژخایانی هەبوو، ئەوانە بوون بە هۆکاری ئەوەی کە گیانی لەدەست بدە. ئەجینە ئەوانی تر تەندروستیان باشە و طبعا ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم خێزانەی کە بەم دوایە توش بوون من زۆر سپاسیان دەکەم، چونکە زۆر زوو ڕێنمایەکانیان بەجێ هێنا و ئەوەی پێیانمانوت بە زووترین کات کردیان و هەوڵیاندا لە خۆیانەوە، چونکە هەنێشان کارمەندی تەندروستین لە خۆیانەوە
لەگەڵ ئێمە هەوڵ بدەن ئەو نەخۆشیە سنووردار بکەین و نەهێڵێن تەشە لەبسەنێ. کاک دکتۆر لە هەرێمی کوردستاندا ئەو سێ حاڵەتەی کە گیانیان لەدەستداوە نەخۆشی دیکەیان هەبوو، ئایا ئەوانەی کە لە کەرکووکن بە هەمان شێوە نەخۆشی دیکەیان هەبوو کە گیانیان لەدەستداوە یاخود هەر ڕاستەوخۆ بۆ ڤایرۆسە گیانیان لەدەستداوە؟ نەخێر ئەوەی کە گیانی لەدەستدا ئەوە یەکەم نەخۆش بوو، یەک بەتەمەنە، دووەم نەخۆشی درێژخایانی هەیە، چەند نەخۆشیێکی درێژخایان نەکەرێک نەخۆشی، بێگومان ئەوە ئەبێتە هۆی ئەوەی سیستەمی بەرگری لەو نەخۆشەیە جێی پرسیار بێت و لە نەخۆشێکی ئاوهایشە ئەم پەتایە زیاتر و زووتریش پەرەئەسەنێت و ئەبێتە هۆکاری ئەوەی کۆئەندامی هەناسەی زوو شکست بێنێت و بە هەمان شێوە گورچیلەکانی بوەستێ و ئەمانە شەمانە هەمووی ئەبنە هۆکاری ئەوەی ئەو نەخۆشە یا ئەو توش بووە گیان لەدەست بدا. زۆر باشە. لە سەرەتاییدا کۆمەڵەکەتان چ کارێک ئەنجام دەدەن یاخود کە و بانگەوازتان کرد و خۆبەخشانە هاوڵاتیان هاتن، سەرەتایەتی کارتان چی دەبێت لە ئێستادا؟ بەڵێ ئەمە تێبینێکی جوان بوو لە جەنابتەوە کە ئێمە ئەوەی لەگەڵمانە کارەکات و خۆمان هەمووی بە شێوەی خۆبەخشە، ینی هەستی لە تەوایەتی و هەستی قەرزدانەوەی حەقی شاری کەرکووک بەسەرمانەوەیە، غەیری ئەوە ئێمە شتێکی کەمان نییە. ئێستا دەستمان پێکردووە لە نەخۆشخانەی شۆرا و بارەکەکەمان دروست کرد، کلینیکەمان ئامادەیە، یعنی ماوەتەوە بەس ئەوە تەنها ئەگەر نەختێک لە بواری دەرمان و پێداویستیەکان نەختێکەکەم و کوڕیەیە ئەجینا ئێمە ئەتوانین ئەمڕۆ یان بەیانی دەست بەکار بکەین. زۆر باشە دکتۆر، ئەو کۆمەڵەی کە دروستی دەکەن تەنها تایبەتە بە گەڕەکە کوردنشینەکان یاخود سەر جەمگەڕەکەەکانی کەرکووک دەگرێتەوە؟ نەخێر، بە پێی پێویست ئێمە ئەوەی وتومان و ئەیشیڵێن بۆ سەرجەم کەرکووکە، بەڵام پێشبینێکی ئێمە ئەوەیە ڕەنگە گەڕەکە کوردنشینەکان نەختێک تایبەتمەندی خۆی هەبێت و زیاتر پێویست بکات ئێمە ئەو کارانەی ئەمانەوێ بیکەین زیاتر لەوێ ئەنجامی بدەین. ڕەوشی تەندروستی و گەنجەی لە گەڕەکی شۆڕیجە هەڵگری و ڤایرۆسە لە ئێستادا چۆنە؟ لە ئاستێکی باشدایە؟ ئێستا ئەتوانم بڵێم نەک هەر لە شۆڕیجە، ئەتوانم بڵێم لە کەرکووک بە شێوەیەکی گشتی نەخۆشیەکە لە بواری تەشەنەکردنان نییە، بەعکسەوە لە بواری ئەوەیە پاشەکشە بکات. ئەوە خۆشبەختانە شتێکی باشە، بەڵام ئەمە چی پێویست دەکات؟ ئەمە پێویست دەکات زیاتر هاوڵاتیان گوێیان لە ئێمە بێ، ڕێنمایەکان بەرجەستە بکەن و پابند بن پێوەی، چونکە ئەم ڤایرۆسە گاڵتە لەگەڵ ڤایرۆسە ناکرێ، دژبنێکی کوشندەیە کە بە چاو نایبینی و نازانی چۆنچۆنی بە تەواوەتی بۆ دێ، ڕەنگە لە هەرچی کاتێکا زەفەرت پێ بەرێ و لە ماوەی چەند سەعاتێکە گەڕێکیشی تەواو تووشی ئەو نەخۆشیە ببن. زۆر باشە دکتۆر، جەنابێ وەکو پزیشکێک هۆکاری بە ئاسانی یاخود کەمتر لە عێراقدا ئەو ڤایرۆسە هەیەوە بە بەراورد لەگەڵ وڵاتانی دیکە، بۆچی دەگەڕێنیتوانی؟ پێتان وایە کەمە چه هۆکارێکی لە پشتەوە بێت کە وڵاتانی دیکە بە شێوازێکی زۆر بەربڵاو یاخود بە شێوازێکی کوشندە هەڵگری ئەو ڤایرۆسە، بەڵام لە عێراق بەگشتی بە شێوازێکی زۆر ئاسان و کەمە؟ بڵێ ئەم قسەیە ڕێک وایە، چونکە وڵاتە پێشکەوتۆکان وەکو جەنابتان ئاگاتان لێ سین و ئەوروپا و ئەمریکا و زۆربەی وڵاتەکانی ئەوروپا ئەم نەخۆشیە کە تەشەنەی کرد بوو بە هۆکاری ئەوەی زۆر کەس گیان لەدەست بدات و بە هەمان شێوە زوو تەشەنە بکات. یعنی ئێستا کۆی گشتی ئەم نەخۆشیە ئەم پەتایە
130 میلیۆنی تێپەڕ کرد ئەوە ژمارەیەکی زۆر زۆر ترسێنەرە بەڵام خۆشبەختانە لێرە بە تایبەتی لە عێراق بەو شێوەیە نییە هەرچەندە ئێمە سنوورێکی دوور و درێژمان هەیە لەگەڵ دراوسێکانمان کە نەخۆشیەکە تەشەنەی تیانە کردووە ئێمە ئەتوانین ئەگەر زانستیانە بیر بکەینەوە بگەڕێتەوە بۆ چەند هۆکارێکیشە لەوانە سیستەمی بەرگری ئێمە یان ئەو ڤایرۆسەی کە لێرە بڵاو بۆتەوە بەو هێزە نییە کە بتوانێت زوو تەشەنە بکە لە ناو خەڵکیە و ببێتە ئەوەی سیستەمی برگری نەخۆشەکە یان توش بووە کە بڵێن شکستی پێبێنێ و تەشەنە بکات. دکتۆر سدیق عومەر سەرۆکی کۆمەڵی تەندروستی کەرکووک زۆر سپاس بۆی میوانی بەرنامەکەمان بووی زۆر سپاس بۆ زانیاریەکان. بینەرانی عزیز بەرگە بابەتەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوای کات جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بوو بێت. سپاس بۆیەوە کە تام ساتە بینەرما بوون سپاس بۆ هاوکارم کاک دانیار بۆ هاوکارانم لە پشتی کامێرە کۆنتڕۆڵ تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە مێربانتان ئەسپێرین ماڵتان ئاوە. هیوای تەندروستێکی باش بۆم لایەک خواتان لەگەڵ.